رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. لتفسير سورة بقرة قيشتنا آيات 246 كخواي قورا لو آتانو آتكاني دواتري دواي أو درسش باسي كومال خلقك دكا لدواي موسى سلامي خواي لسر بهاتون و پیغمبرێکیان هەبووە مفسرین دەفەرمون ناوی شەمعون بووە کە ئەو کۆمەڵە خەڵکە لە ئاوەدانیەکدا بوون دژمنەکانیان هاتوون لە ئاوەدانیەکەی خۆیان دەریان کردوون پیاوەکان و دەستیان بەسەر ماڵەکانیان داگرتووە و هەروە دەستیان بەسەر ماڵ و منداڵ و ژنەکانیشیان داگرتووە. دوای فترەیەک دووری لە ئاوەدانیەکانی خۆیان دەستنە لای پێغەمبەرەکەیان داوا دەکەن کە پێغەمبەرەکەیان قائیدێک سەرکردەیەکی شەڕیان بۆ دابنێ تا لە ژێر ئاڵای ئەو سەرکردە و ئەو قائیدەدا جەنگ لەگەڵ ئەو کەسانەدا بکەن کە ئاوەدانیەکانیان لێداگیر کردوون و دەستیان بەسەر ماڵیان حاڵیان ماڵیان منداڵیان داگرتووە بۆ ئەوەی تۆڵەی خۆیان لە دژمنەکانیان و لە ناحەزەکانیان بکەنەوە. جاخوای گەورە باسییان دەکات دەفەرمێت ئەلەم تەڕە ئیلە المەلەئی من بەنی ئیسرائیلە ئەلەم تەڕە ئایا سەرنجت نەداوە ئەی محەممەد صلی الله عليه وسلم یان نەتبیستوە و نەتزانیوە ئیلە المەلە یعنی هەواڵ و دەنگ و باسی کۆمەڵە خەڵکێکی پیاوە ماقوڵ و خۆ بەشتزان من بەنی ئیسرائیلە لەناو بەنو ئیسرائیلیەکاندا من بعدی موسا دوای ئەوەی کە موسا وەفاتی کردهبوو موسا نەمابوو. ئەلەم تەڕە ئیلە المەلەئی من بەنی ئیسرائیلە ئایا سەرنجت نەداوە ئەی محەممەد صلی الله عليه وسلم یان نەتزانیوە دەنگ و باس و بەسەرهاتی ئیلە المەلە ئەو کۆمەڵە پیاوە ماقوڵ و خۆ بە گەورەزان و خۆ بەشت زانانە من بەنی ئیسرائیلە لەناو بەنو ئیسرائیلیەکاندا من بعدی موسا دوای ئەوەی کە موسا نەمابوو وەفاتی کردبوو. إذ قالوا لنبي لهم كاتك كجوتيان بپیغمبرێک کە خوا بۆی ناردبوون پێغەمبەرێک کە هەیان بوو کە ناوی شەمعون بووە ئەو کۆمەڵە پیاوە ماقوڵە چوونەتە لای پێغەمبەرەکەیان بە پێغەمبەرەکەیان گوتووە ئیبعث لەنا مەلیکەن ئیبعث یعنی دانێ بۆ ئێمە مەلیکەن یعنی سەرکردەیەک پێشەوایەک پادشایەک نقاتل في سبيل الله تا لەگەڵ ئەو پادشا و سەرکردەیە شەڕکەین لە پێناوی خوا لە پێناوی خوا شەڕکەین ئەوانەی کەستەمکار و زاڵمن و وڵات و نیشتیمانیان داگیر کردوین بچین لە وڵاتی خۆمان بەدەریان نینەوە تۆڵی خۆیانیان لێ بکەینەوە کە دیارە لە هەموو سەردەمێکیدا ئەگەر کەسێک سوستەمی لێکرابێت و زوڵمی لێکرابێ نەک بۆی هەبووە دیفاع لە خۆی کە و ئەو کەسە دەستی بگرێت کەستەمی کردووە بەڵکو واجب بووە دەستگرتنی کە سیستەمکار یا ڕەتکردنەوەی زوڵم ڕەن واجب بووە لە هەموو دینێکی ئاسمانیدا. بۆیە دەفەرمێت بە پێغەمبەرەکەیان گوت ئیبعث لەنا مەلیکەن نقاتل في سبيل الله ڕەوانەکە بۆمان دانێ بۆمان مەلیک و پادشایەک نقاتل في سبيل الله تا لەگەڵ ئەو پادشایە بجەنگین لە پێناوی خوادا. قالە پێغەمبەرەکە فەرمووی هەل عەسەیتم ترسی ئەوەم هەیە لێتان ئین کوتیبە عەلەیکم القیتال و ئەگەر فەرز بکرێت لەسەرتان شەڕ ئەللا توقاتیلوا ئێوە شەڕ نەکەن. هەل عەسەیتم ئین کوتیبە یعنی ئەی ئەگەر فەرز کرا لەسەرتان شەڕ و ئەللا توقاتیلوا ئێوە شەڕتان نەکرد مەترسیم هەیە لەسەرتان ئەگەر واجب بکرێت لەسەرتان شەڕ ئێوە شەڕ نەکەن. قالوا وتیان چی وەما لەنا ئەللا نوقاتیلە فی سەبیل الله چ شتێک وا لە ئێمە دەکا کە ئێمە شەڕ نەکەین لە پێناوی خوادا نەجەنگین لە پێناوی خوادا لە کاتێکدا وەقەد ئوخریجنا من دیارنا ئێمە وە دەرنراوین لە ئاوەدانیەکانمان دەرکراوین لە ئاوەدانیەکانمان دەرکرابین لە ئاوەدانیەکانمان دەبێ بچین ستەمکارەکان و زاڵمەکان لە جێی خۆمان بەدەرنینەوە و بچینەوە شوێنی خۆمان و ئەبنائینا و لەکن کوڕ و کچوو ماڵ و منداڵی خۆشمان دوور خراوینەوە. بەڵام خوا دەفەرمێ فەلەمما کوتیبە عەلەیهم القیتال کاتێک فەرز کرا واجب کرا لەسەر ئەو کۆمەڵە خەڵکە کە پێشتر داوای جەنگیان دەکرد شەڕیان لەسەر واجب کرا تەوەللەو پشتیان لە جیهاد و لە شەڕ و لە پێغەمبەر و لە سەرکردەکەیان کرد ئیلا قەلیلەن منهم تەنها کەمێکیان نەبێ کە دواتر
خوای گەورە لە ئاەتەکانی دیکەدا وازەحتر باسی دەکا والله علیم بالظالمین خوای گەورە زۆر زانایە بەستەمکاران ئەو ئاەتە بۆ باسی بەنو ئیسرائیلیەکانە بەڵام بۆ ئیماندارانە طبعا پێغەمبەر صلی الله عليه وسلم هەمیشە بە سەحابەکانی دەفەرموو قەد تەمەنا و خۆزگە مەخوازن کە لەگەڵ دوشمنەکانتان ڕوبەڕوو ببنەوە بەڵام ئەگەر کاتێک ڕوبەڕوو بوونەوە ئەو کاتە کەسێکی خۆراگر بە بۆیە تەمان تەمەناکردن بۆ موسیبەت و بۆ نەخۆشی و بۆ بەڵا بۆ کارەسات و موسیبەت بەنیەتی ئەوەی کە لای خوا کەسێکی باش بی و چاکبی زۆر هەڵەیە بەڵام ئینسان کە تووشی موسیبەت بوو کە تووشی بەڵا بوو کە تووشی ئیمتیحان بوو ئەو کاتە دەبێت لە ئیمتیحانەکە و لە تاقیکردنەوەی دەرچی بۆیە تەمەناکردن بەوەی کە خۆزگە بخوازی بەمردن تەمەن غەڵەتە بۆ چونکە شێ دەڵێ بە ئیمانداری دەمرێ خۆ کاتی زەرەر دەکەی خۆزگە بخوازی بەوەی کە نەخۆش بی زەرەر دەکەی چونکە ئەگەر شکرانە بژێر نەوی لەسەر نیعمەتی نەخۆشی یا لەسەر ئیمتیحانی نەخۆشی زەرەر دەکەی خۆزگە مەخوازە بە فەقیری چونکە ئەگەر لە فەقیریدا هەڵ نەکەی فەقیری جاری وایە ئینسان تووشی کوفر دەکا تووشی بێدینیت دەکا و کاتە زەرەر دەکەی بۆیە ئینسانی ئیماندار لە ئاەتەکە فێر دەبێ کە هیچ کات ئیماندار خۆزگە بۆ شتە ناخۆشەکان ناخوازێ چونکە مەرزنیە لە ئیمتیحان و تاقیکردنەوەی دەرچی بەڵام ئەگەر خوا ئیمتیحان و تاقیکردنەوەیەکی توش کردی بەبێ ئەوەی خۆت حەزر لێبێ بەبێ ئەوەی بۆ خۆت داوات کردبێ طبعا ئەو کاتە ئینسان دەبێ لە بەرامبەر خۆشیەکاندا شکرانەی خوای گەورە بکات و لە خۆ بایی نەبێ لە بەرامبەر نەخۆشی و ناخۆشیەکانیشتا ئینسانی ئیماندار دەبێت سەبر و ئارامی هەبێ بۆی هەم خۆشیەکەت خۆشی دەربڕینەکەت و شکرانە بژێریەکەت بە عیبادەت بۆ حساب بکرێ و هەمیش ئارامگریەکەت خۆراگریەکەت بە عیبادەت بۆ بژمێردرێت ئەگەر سەیری ئاەتەکەی کەینەوە ئەلەم تەڕە ئیلە المەلەئی من بەنی ئیسرائیل ئایا سرنجت نەداوە ئەی محەممەد صلی الله عليه وسلم یا ئەی ئیماندار إلى الملأ يعني لو پیاوە ماقوڵانەی کە من بەنی ئیسرائیلە کە لەناو بەنو ئیسرائیلیەکان دابوون من بعدی موسا دوای نەمانی موسا إذ قالوا لنبي لهم كاتك أو پیاوە ماقوڵانە گوتیان بە پێغەمبەرەکەی خۆیان کە هەیان بوو ئیبعەث لەنا مەلیکەن ڕەوانەکە بۆمان مەلیک و پادشایەک نقاتل فی سەبیل الله تا لەگەڵ مەلیک و پادشایەکەدا بجەنگین لە پێناوی خوادا قال هل عسيتم إن كتب عليكم القتال ألا تقاتلوا پیغمبرك فرمي هل عسيتم ترسي أوم هي إيوة إن كتب عليكم القتال أجر واجب بكري لسرتان شر ألا تقاتلوا إيوة شر نكن قالوا خلقك بيا ومعقول كان قتيان وما لنا ألا نقاتل في سبيل الله تشتك دبيت الرجل كإما جنگنا كين لبيناوي خوادا وقد أخرجنا من ديارنا وأبنائنا لكاتك دائما بدر ندراوين لآودانيا كان مانو لكن كرو نووة كان من فلما كتب عليهم القتال كاتك فرض كرا لسريان شر تولوا رويان لشر ورجرا پشتيان لشر كرت پشتيان لملكة كيان كرت لبيغمبر كيان كرت إلا قليلا منهم تنها كميشان نبي كميشي كم كإيمان داري باشو تاق بن خوان راقرت والله عليم بالظالمين خوای گەورە زۆر زانایە بەستەمکاران کەستەمکار لێرە مەبەستی ئەوەیە کە تەمەنا و خۆزگە بۆ شتێک دەخوازێ بەڵام کە خوا تەمەنا و خۆزگەکەی دێنێتە جێ تەمان خۆراگر نابێت و ئەو تەمەنای خۆی جێبەجێ ناکا کە پێشتر خۆزگەی بۆ خواست وقال لهم نبيهم اینجا پێی گوتن پێغەمبەرەکەیان کە گوتمان ناوی شەمعونە طبعا لە بینی موسا و عیسایدا خوای گەورە سەدان پێغەمبەری ناردووە لە بینی موسا و عیسایدا سەدان پێغەمبەر هاتوون بەڵام هەموو ئەو پێغەمبەرانەی کە دوای موسای هاتوون ئیشیان بە تەورات کردووە و تەوراتیان بە خەڵکی گەیاندووە یعنی هەر تابیع و شوێنکەوتەی دینی موسا بوون بەڵام خوای گەورە لە ئاسمان ڕاکردوونی بە پێغەمبەر و بە نوێنەری خۆی یەکێک لەو پێغەمبەرانە ناوی شەمعونە کە طبعا لەگەڵ ئەو قەومەدا ژیاوە کە داوای جیهاد و شەڕکردنیان کردووە وقال لهم نبيهم پێی گوتن پێغەمبەرەکەیان إن الله بێگومان خوا نەگمن قد بعث لكم طالوت ملكا بێگومان خوای گەورە دایناوە دیاری کردووە بۆ ئێوە طالوت یەکێک بوو لە سەرباز و شوێنکەوتوەکانی ئەو پێغەمبەرە بە مەلیک بە پاشا بە سەرکردە بە قائد إن الله قد بعث لكم طالوتا بێگومان خوای گەورە طالوتی کردوتە
سەرکردە و پێشەوای ئێوە قالوا وتیان چی ئەنا یەکون له الملك چۆن دەکرێت تاالوت ببێتە پادشا و دەسەڵاتدار علينا بەسەر ئێمەوە لە کاتێکدا وەنەحن ئەحق بالملك منه لە کاتێکدا ئێمە ئەحق یعنی لە پێشترین بالملك کە ببینە پادشا ببینە دەسەڵاتدار منه لە تاالوتی تەوەن تاالوت پیاوێکی ئیمانداری خواناسی کارزانی لێزان بوو و فەن و تەکتیکی شەڕی دەزانێت ئەوانەی کە داوای شەڕکردنیان دەکرد کۆمەڵێک کەسی خۆ بە گەورەزانی خۆ بە دەسەڵات دارزان بوون بۆیە داوای ئەوەیان دەکرد بچن لەگەڵ ئەو کەسانەدا شەڕکن کە ئاوەدانیەکان یانیان لێداگیر کردوون بۆی دەستکەوتی دنیاییان دەستکەوێت لە بەرامبەر ئەو مەنسەب و پلەی کە پێیان دەدرێت هەر یەکێک لەوانەی کە داوای مەلیکیان دەکرد تەمەنای دەکرد ئەو بێتە مەلیک ئەو ببێتە سەرکردە بەڵام کە خوا تەمان هیچ کامێک لەوانەی کە داوایان کردبوو خوا هیچ یانی نەکردن بە مەسئول و بەسەرکردە لە جیاتی ئەوان خوای گەورە کەسێکی دیکەی شایستەی گونجاوی دیاری کرد ببێتە مەلیک ڕەخنەیان گرت چونکە بەرپرسیارەتی تەمان هەمیشە ئەگەر کەسێک مەبەستی دنیای بێ لە پەنای مەنسەب و دەسەڵاتدا دەیەوێت دنیای دەستکەوێت بەڵام کەسێک مەبەستی قیامەت بێ هەمیشە مەنسەب و پلە و پایە تەمان زەحمەتی و ناڕەحەتی و ئەزیێت و شوێرەوەری تێدایە چونکە هەمیشە سەرکردە ئەگەر سەرکردەی حەقیقی بێ دەبێت ژیان و مەعیشەت و گوزەرانی لەی خەڵکی لە دوای خەڵکیەوە بێ بەڵام ئەگەر سەرکردەیەکی دنیایی بێ تەمان هەمیشە خەڵکی دەکا بە کۆیلەی خۆی خەڵکی دەکا بە پرت بەسەر پشتی خەڵکیدا لە سەرخوێنی خەڵکی ژیانی خەڵکی خۆی دەگەێنێتە بەرزیەکان بۆیە کەزانیان ئەوان نەبوون بە مەلیک و بە پادشا ڕەخنەیان گرگوتیان وەما لەنا ئەللا قالوا ئەنا یەکون له الملك علينا چۆن دەکرێت تاالوت ببێتە گەورە و سەرکردە بەسەر ئێمەوە ونحن أحق بالملك منه لە کاتێکدا ئێمە ئەحق یعنی شایستەترین بە پادشایەتی لە تاالوتی وەلەم یوئتە هۆکارەکەشیان باس کرد وەلەم یوئتە وتیان تا ئێستا نەدراوە بە تاالوتی ساعەتەن من المال ماڵ و سەروەت و سامانێکی زۆر چۆن دەکرێت لە زیهنیواندا کەسێک ماڵی نەبێ پارەی نەبێ سەرکردەش بێ کە بەبێ گومانی تەوان پارە ئەگەر هەبوو تەوان هیچ سەرکردایەتەکەی پێ ناکرێت و کاتی دەبێتە عەبدی پارە لە بەرامبەر پارەدا دەستکەوتی پارەدا هەموو شتێک دەکات و خۆشی و خەڵکیش دەفرۆشێ بەڵام ئەگەر مەلیکێک دنیای لەبەردەستدا نەبێ یا مەبەستی دنیا نەبێ بێگومان هەموو قوربانیەک دەدا بۆ ئەوەی ژیانی خەڵکی و ئەوەی کە بۆی کراوەتە بە مەلیک ئامانجەکەی بپێکێ لە زیهنی ئەواندا دەوڵەمەندی پێوەری مەسئولیەت و پادشایەتی بوو بەڵام لای خوای گەورە نەوعێکی دیکە بوو قالە ئەو جار پێغەمبەرەکە فەرمووی چی ئین الله اصطفاه عەلەیکم خوای گەورە تاالوتی هەڵبژاردووە بەسەر ئێوەدا یعنی مناقەشە و دمبەدمێ مەکەن بڕاوەتەوە ئەوە قسەی من نییە قسەی خوایە ئین الله اصطفاه عەلەیکم بێگومان خوای گەورە تاالوتی هەڵبژاردووە بەسەر ئێوەدا ئەوە یەک بۆچیش خوای گەورە ئەوی کردووە بە مەلیک چونکە وەزادە یعنی بۆ تاالوتی زیاد کردووە خوای گەورە نیعمەتێکی زیاتری داوە بە تاالوت کە نیعمەتەکە چییە بەستەتەن فی العلمی زۆری زانستە والجسم وهروها بەهێزیە لە جەستەدا تاالوت دوو مواسەفاتی تێدانا علم و زانستی لە ئێوە زۆرترە علم و تەکتیکی شەڕ و ڕوبەڕووبوونەوەی لە ئێوە بەهێزتر و بەقووەترە و هەروەها جەستە و لاشەشی لە ئێوە گونجاوترە بۆ سەرکردایەتیکردن و قیادەکردن بۆیە خوای گەورە ئەو کەسە شیا و شایستەیە داناوە بۆی ببێتە بەرپرس و مەسئولی ئێوە ئەنجا دەفەرمێت والله یؤتی ملکه من یشاء خوای گەورە دەبەخشێ پادشایەتی و دەسەڵات بە هەر کەسێک کە خۆی بیەوێ نەک کەسەکە بیەوێ والله واسع علیم خوای گەورە واسعە عند دەروی فراوانە چی حەز لێ بێت و چەندەی حەز لێ بێ دەیدا علیم خوای گەورە ئاگاداری نیەتی ئینسانەکانیشە ئەگەر کەسێک بە نیەتی خزمەتکردن سەرکردایەتی و بەرپرسیارەتی بکە حەدیثمان هەیە خوای گەورە مۆفەقی دەکات سەرکەوتووی دەکا پشتی دەگرێ کەسێک بە نیەتی خۆ دەوڵەمەندکردن و خۆ گەورەکردن سەرکردایەتی و مەسئولیەت داوا بکە بەبێ گومانی ئەگەر لە دنیاشدا ماڵ و سەروەت و سامان و دەسەڵات و هێزی دەستکەوێت لە پەنای بەرپرسیارەتیدا
لە قیامەتێ هەرچی دەسەڵات و بەرپرسیارەتی هەیە لە قیامەتێ لە ئینسانی دەبێتە مایەی خەجاڵەتی پەشیمانی. ئاەتەکە دەفەرمێت وقال لهم نبيهم پێی گوتن پێغەمبەرەکەیان إن الله قد بعث لكم طالوت ملكا بێگومان خوای گەورە ڕەوانەی کردووە بۆ ئێوە طالوت بە پاشا. قالوا أنا يكون له الملك علينا گوتیان چۆن دەکرێت طالوت ببێتە پادشا و گەورەی ئێمە ونحن أحق منه ئەمە ئێمە لە طالوت شایستەترین بۆ بەرپرسیارەتی ولم يؤت سعة من المال چونکە نەبەخشراوە بە طالوت ماڵ و سەروەت و سامانێکی زۆر. قال پێغەمبەرەکە فەرمووی إن الله اصطفاه عليكم بێگومان تازە خوای گەورە طالوتی هەڵبژاردووە بەسەر ئێوەدا وزاده بسطة في العلم والجسم وزياتريشي داوە بە طالوتی بسطة زۆری في العلم لە زانست والجسم وهروەها لە هێز و قووەت و بەهێزی لاشە. والله يؤتي ملكه من يشاء خوای گەورە پادشایەتی و دەسەڵاتی خۆی دەدا بە هەر کەسێک کە بیەوێ والله واسع علیم خوای گەورە دەروی فراوانە و ئاگاداری نیەتی ئینسانەکانیشە. وقال لهم نبيهم ئەو جار پێی گوتن پێغەمبەرەکەیان سەلامی خوای لەسەر بێ وقال لهم بەو خەڵکەی کە داوای شەڕیان دەکرد پێغەمبەرەکەی خۆیان پێی گوتن إن آية ملكه بێگومان نیشانەی بوون بە پادشایەتی طالوت لەکوێ دەست پێ دەکا یا بۆی دڵنیا بن لەوەی کە طالوت ئەمن نەم کردوتە سەرکردا ئەمن نەم کردوتە سەرکردا خوا کردوویەتیە سەرکردا خوای گەورە موعجزەیەک دەنێرێ بەڵگەیەک دەنێرێ نیشانەیەک دەنێرێ هەر کاتێک ئەو نیشانەیە هات بۆتان معلوم دەبێ کە طالوت مەلیکە و دەبێ بستنە ژێر فەرمان و ئەمری طالوتی هەرچی ئەمری پێکردن جێبەجێکەن. وقال لهم نبيهم پێی گوتن پێغەمبەرەکەیان إن آية ملكه بێگومان بوون بە پادشایەتی طالوت نیشانەکەی ئەوەیە ئەی یەئتیەکم التابوت بۆتان دێ سندوقێک لە شێوەی دارەمەیتی فيه سەکینەة فيه یعنی لە ناو سندوقەکەیدا هەیە ئارامی یعنی کە سندوقەکە هات دڵتان خۆش دەبێت و ئاسوودەیی و ئارامیەک بەسەر دڵتاندا دێ هەرچی لەوەیە من ربكم لەلایەن پەروەردگارتانەوە. یعنی هەر کاتێک دیتان سندوقێک هێندرا لە بەردەمی طالوتدا دانرا هەستان بە ئیسراحەتی دڵ بە خۆشی دڵ بە مرتاحی دڵ بە لاچوونی ترس و بیم کرد بزانن کە ئەو طالوتە مەلیکە چونکە لە سەردەمی موسا پێغەمبەردا سەلامی خوای لەسەر بێ هەر کاتێک موسا لەگەڵ کۆمەڵێکی کافردا ڕوبەڕوو بوو بێتەوە لە کاتی ڕوبەڕووبوونەوەدا خوای گەورە بە مەلائیکەتاندا سندوقێکی هێناوە لە بەردەمی موسادا دایناوە بەو سندوقە ئیمانداران ئەوانەی کە لەگەڵ موسای دابوون دڵیان ئاوی خواردۆتەوە ئەوە یەک و هەروەها زانیویشیانە کە کاتەکە کاتی شەڕە کاتی ڕوبەڕووبوونەوەیە خوای گەورە ئیزنی ڕوبەڕووبوونەی داون جا هەروەکو چۆن خوای گەورە ئەو تابوتەی کاتی خۆی بۆ موسای ناردەبوو ئەو جار خوای گەورە قەراریدا بڕیاریدا کە بۆ تاڵوتیشی بنێرێ کە تاڵوت پێغەمبەریش نەبوو تەنها مەلیک بوو تەنها پادشا بوو بەڵام خوای گەورە کردبووی بە مەلیک و بە پادشا. پێغەمبەرەکە فەرمووی نیشانەی بوونی تاڵوت بە مەلیک ئەوەیە کە لەلایەن خواوە تابوت و سندوقێکی بۆ دێ کە فیهی سەکینەة من ربکم کە لەناو ئەو تابوتەدا ئاسوودەیی و ئارامیەک هەیە بۆتان ئەوە یەک. وبقية مما ترك آل موسى وبقية وباشماوي ئەو شتانەشی تێدایە کە بەجێیان هێشتووە لە دوای خۆیان ئال موسى وآل هارون موسا و يعني کەسوکاری موسای و کەسوکاری هارونی طبعا گەورەترین سامانی موسا و هارون دەزانن چی بووە ئەو عەسا بووە کە کاتی خۆی وەکو موعجیزە بەکاری هێناوە حاڵن ئەو گۆچانە کە بەدەستی موسایەوە بۆ کاتی خۆی کە یەکەم جار بەدەستەوە گرتوویەتی بۆی پێی بڕوە کە خوای گەورە پێی دەفەرمێ ئەی موسا فڕەیدە و طبعا کە فڕەیدەدا دەبێتە مار و هەتا ئەو کاتەشی کە ڕوبەڕوو دەبێتەوە لەگەڵ فیرعەون و جادوگەرەکانی فیرعەون ئەو دارە عەسایە هەرچی سیحر و جادووی ساحیرەکانی فیرعەون هەیە هەمووان بەتاڵ دەکا ئەوە یەک پاشان دەبێتە هۆکاری ئیمان هێنانی هەموو جادوگەرەکان و دیسان دەبێتە هۆکاری ئەوەی کە ئیماندارەکان ئەو کاتەی فیرعەون بەدوایانەوەی لە ئاوەکەی
کە گۆچانەکەی لە ئاوەکەی دەدا ئاوەکە دەبێتە وشکایی ینی ئیماندارانیش بەهۆی گۆچانەکەیەوە ڕزگاریان بووە و هەروەها فرعونیش هەر بەهۆی گۆچانەکەیەوە خوای گەورە خنکاندوێتی ئەو گۆچانە طبعاً لە بەنو ئیسرائیلەکان بزر بوو ئەو قەومەی ئەو خەڵکەی کە ئاوەدانی ئەو خەڵکانەی داگیر کرد بوو ئەو سندوقەشیان کەوت بۆ بندەستێ خوای گەورە وەکو معجیزە نیشانەی تاڵوتی بە مەلائکەتەکان ئەو سندوقەی لەبەردەستی ئەوان هێناوەتە دەرێ هێناویانە مەلائکەتەکان دایان ناوە لەبەردەستی تاڵوت پێغەمبەردا طبعاً کە سندوقەکە هاتووە هیچ کەسێک لەو خەڵکە مەلائکەتیان نەدیون بەڵام لە بەنادیاری بەبێ ئەوەی چاویان لە کەس بێ سندوقێک لە خۆیەوە ناتەوان ها بەڵام لە زیهنی ئەواندا سندوقێک بەهۆی مەلائکەتانەوە هاتووە کە ئینسان مەلائکەت نابینێ لە بەردەمی تاڵوت دانراوە کە سندوقەکە دانراوە طبعاً زانیویانە ئەو سندوقە ئەوەیە کە کاتی خۆی ئی موسا پێغەمبەر بۆ سەلامی خوای لەسەر بێت نەفسیەن مرتاح بوون ها دەرونیەن مرتاح بوون ئێستا ئەگەر بنمونەها قورئانێکت بۆ بێنن وانێ بڵێنەوە ئەو قورئانەیە کە کاتی خۆی مەسەلەن ئیمامی عوثمان لەسەری خوێندووە فەرموو لەسەری بخوێنە چەند لەزەتی لێ دەکەی وانە ئەگەر دارێکت بۆ بێنن بڵێن ئەو دارە ئەوەیە کە کاتی خۆی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەدەستیەوە گرتووە کاتی خۆی کە بنمونە هیجرەتی کردووە ئەگەر موویەکت دەستکەوێت موویەکی پێغەمبەرت دەستکەوێت صلی الله علیه وسلم ئەوانە لە ڕووی دەرونیەوە ئینسان مرتاح دەکەن طبعاً ئەو خەڵکانەی کە لەگەڵ تاڵوتدا بوون زۆر دڕق بوون دەنا معجزەیەکی زۆر واضح طبعاً ئەوانەی کە ئیمانداری ڕاستەقینە بوون دوای ئاەتەکەی دواتر باسی دەکا بەوانە دڵیان ئاسوودە بووە کەمێکی کەم بەو هیممەت بەرزیە توانیویانە گەورەترین دەسەڵاتداری ئەو کاتی بەچۆکدا بێن و بیکوژن بەڵام ئەوانەی کە ئیماندار و ئیمان ضعیف و ئیمان لاواز بوون تووشی هەزیمەت و داروخان بوون وقال لهم نبيهم إن آية ملكه بێگومان عنی پێغەمبەرەکەیان پێی گوتن بێگومان نیشانەی بوون بە پادشایەتی تاڵوتچیە ئەی یەتیەکم التابوت بۆ ئێوە دێت تابوتێک سندوقێک فیه سەکینەة من ربکم لەناو سندوقەکەیدا لەگەڵ سندوقەکەیدا ئارامیەکتان توش دەبێت لەلایەن پەروەردگارتان ئەوە یەک وبقية مما ترك آل موسى وتيدا بقية باش ماوي مما أوشتي كترك بجان هشت ولا دواي خوان آل موسى وآل هارون كسكاري موسى وهارون سلام خوان لسربه كغوسانا كانوا بيلاوا كانوا هندك جلو برجي تايبد بو وكو شتيكي بيروس هليان قرتبو للصندوق يجدا كزورق العلماء دا فرمون همان أو صندوقية ككاتي خوي يكم جار دايكي موسى خصوة ناوي ئەو سندوقەی کە کاتی خۆی موسا لەدایک دەبێ خوای گەورە فەرمان بەدایکی موسای دەکات دەڵێ موسای بخەناو سندوقەکەی دواتر ئەو سندوقەیە لە ماڵی فرعونیدا دەبێت طبعاً دەکەوێتە بەردەستی موساش وەکو شتێکی پیرۆز و مقەدەس کە بۆتە هۆی ڕزگاری ئەوی هەڵی دەگرێت دواتر گۆچانەکەی و ئەو پاشماوانەی کە لە دوای هاڕون و موسای بەجێماون لە هەمان سندوقیان دەکەن دەفەرمێت ئەو سندوقە ئارامی تێدایە و ئەو شتانەشی تێدایە کە موسا و کە سوکاری موسا و هاڕون بەجێیان هێشتووە دا دەفەرمێت تەحمیله المەلائکە ئەو سندوقە هەڵی دەگرن یا هەڵیان گرتووە مەلائکە ئین فی ذلك دەفەرمێت بێگومان لەو سندوقەدا لە ئایەتەن لەکم بەڵگە و نیشانە هەیە بۆ ئێوە ئین کنتم مؤمنین ئەگەر ئێوە ئیماندار بن ئەگەر ئێوە ئیمانداری ڕاستەقینە بن جا لە ئاەتەکانی دیکەدا طبعاً بەسەر هاتەکە ئەنجامی تاڵوت لەگەڵ ئەو کەسانێک کە لەگەڵی دابوون ڕوون دەبێتەوە صلی الله علی سیدنا